بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەمنا نیشانە خۆشەمان بۆ هەڵبژاردوون لە بابەتی خێرا کە بڵێین ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش. کەلیمەیەکی چەند جوانە، کورچەند بە عەقڵانە بەکاری هێناوە کە ئەو پارە سپیەی کە ئەمڕۆ بەدەستەوەیە بۆ ڕۆژێکی ڕەش هەڵی گریت کە ڕۆژی تەنگانەیە، لە پێشتە جاپیریە، نەخۆشیە، لێقەومانە، زەرەرە، ئەمانە بۆ دنیان. بەخوا لە هەموو تەنگانە ترەکان ئەوەیە کە ئینسان دنیا بەجێ بێڵێ و بچێتە گۆڕەوە و هیچی لەگەڵ خۆیان نەبات. بۆیە ئەمە ماڵی سپیە بۆ ڕۆژێکی ڕەشی تاریکی، وەکو مردن و وەکو قەبر و وەکو بەرزەخ و وەکو قیامەت و وەکو جەهەنەم، وەکو محاسبە و سیرات و پرد و نامەی ئەعمال ئیسفادەی لێ بکرێ. بەڵێ کەواتە ماڵی سپی چۆن بتوانین ئەم ماڵە سپیکەینەوە بەڵام خەریکی سپیکردنەوەی پارە نەبین؟ چۆن بتوانین ئەم ماڵە بکەین بە ماڵی سپی مەشغوڵی کۆشکی سپیش نەبین؟ چۆن بتوانین ئەم ماڵە ڕوومان سپیکا لە بەردەمی خوایە یەومە تەبیەض وجوه وتەسوەد وجوه. ئای لە ڕۆژەی ڕووەکان سپیە بن، کۆمەڵە ڕۆژ ڕەشە بن. ئینسان لە کاتێکا کە دنیا بەجێهێڵێت، خۆی گەورە فەرمێ وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين ولن يؤخر الله نفسا إذا جاء أجلها. الله ئینسان لەو کاتێک کە دنیا بەجێ هێڵێ و ئێمەش بابەتەکەمان بەخشینە بۆ دوای مردن، ئالەو لەحزەیە کەیتر بە چاوی خۆی شوێنی خۆی لە جەهەنەما ئەبینێ، پەناگرم بەخوا، هەولی قیامەتە بینێ، مەلایکەتەکانە بینێ، ئەزانێ وردە وردە دەستی لە دنیا بەرەبێ. یەک داواکاری هەیە، داواکاریەکە زۆر سەریعە، ئێوێ فریای کارێکی سەریعی کات، چونکە ئەم درەنگە بەو زووە ڕاناگات، تەنها سەدەقە نەبێ فریایەکەوێ. ئەڵێ خوایە بمجێڕەوە یەک دەقە، بۆ نوێژ ناگەڕێتەوە، بۆ حەج ناگەڕێتەوە، بۆ ڕۆژوو ناگەڕێتەوە، بۆ وەسیەتی ماڵ و مناڵ. ئەوەی کە بەجێ هێشتووە خۆی بەدەستی خۆی لە قاسە و لای ماڵ و مناڵ و 2 ڕۆژی تر، نا 2 سانیەی تر ئەبێ بە مڵکی میراتگر، ئەلێ بابچم ئالێوانەیە خێرکەم، خوایە بمجێڕەوە ئەوەی کە بەجێم هێشتووە چاکەی لەسەرەکەم. بەڵام هەیهات بۆ ئەمە ئەڵێ چکازانێت سەدەقە ئەو نە ئەجرەکەی گەورەیە، تەنها ئەو ئەتوانێ ئەم ئیشە بەپەلەی بۆ بکە، تەنها ئەم فریای ئەم حاڵەتەیەکەوێ. پاداشتی سەدەقەکانە بینێ، مەلەفێکی بۆ ڕیسکراوە، پێڵێن ئەمە مەلەفی چاکەکان و خێرەکانتە، دڵی پێخۆشە بێ، ئەلێ دەبا بچم ئەوانی تریش زوو حەواڵە بکەم، زوو فریای ئێرەی خەم، بەجێ نەهێڵم لە دوای خۆم. بۆیە بەداخەوە هەمومان پاری میلادگیرەکانمان خۆشترەوێ لە پاری خۆمان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەیکم مال وارثه ئەحەب ئیلەیه من ماله. چێتان پاری میلادگیرەکەی لە پاری خۆی خۆشترەوێ؟ پێغەمبەری خوا هەمومان پاری خۆمان خۆشترەوێ. فإن ماله ما قدم ومال وارثه ما أخر. ئەوەی کە پێشکەشی کرد و ناردت بۆ ڕۆژە ڕەشەکەی خۆت، ئەو پاری خۆ بوو. ئەوەی کە بەجێت هێشت ماڵی تۆ نییە. وەلا تەمهەل، چاوەڕێ مەکە، نایبەخشیت. مامۆستا بەخوام ڕەمەزانە تازە بەخشیم، ساڵێکی تر ئیشەڵا پێش ڕەمەزان بیرم خەرەوە. بەخوا مامۆستا هەرم لەسا هەبوو، بەخوا پەلەمەکە ئیشەڵا باش تێ بێتە دەسم، شتێکی باشە بۆکەم، یارمەتێکی باش تێم لە داوەکەیە، هەوڵێکی باشە بۆ ئەم. پێغەمبەری خوا فەرمێ کورە دوای مەخە ئیشەکە حتى إذا بلغت الحلقوم، ئەتاوەکو ئالێرە مردنەکەی خەی پێگرێ. قلت لفلان كذا، تخوا ئەو نەبن بەو فەقیرە، ئەو نەش بن بۆ مامۆستایە کە خەریکی داوایە، ئەوەش بن بۆ پرۆژەی خێرخوازیە، ئەو نەش بن بۆ پرۆژەی دەعاویە، ئەو نەش بن وەلی فلانی کەدا، ئاوا ماڵەکەی تەخشە تاو چکازانێ ئەمەی تر ئاخرە ها ئێستا خزەتە بینە قاقای وەقەد کانە لفلان، پارەی تۆ نەما،
ئەلێرە تۆ حکمی بەسەرا ئەدەی ئەم وەسیەتەوە ناگیرێ لەسەرە مەرگا غەرغەرە ئەەکەی پارە تەخشان و پەخشانەکەیت هی تۆ نەما پێش ئەمە ئازا بوویتایە دەستێ بچوایەتە ماڵەکە و بێبەخشیایە. بۆیە خۆشەویستەکەم کورد دەڵێ ئەم قسە گەلێ کۆن و لە مێژە مردوو ئەگەر مرد لنگی درێژە. قاچی لێ درێژ مەکە تازە لە دنیاە دەستێ درێژ بواە باڵێ درێژ بواە دەستێ بگەیشتارتە شوێنە خێرەکان بەجێی مەهێڵە دوای زەرەری لێ ئەەکەیت دوای پەشیمانە بیتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا وفات دەکات پێش ئەو وەسیەتێ بۆ خێزانەکانی بەجێڵێ فەرمێت ئەسرعکم لحاقا بی ئەطولکم یەدا. ئەفەرمێت ئەو کەسەتان یەکەم کەسەکە ناو خێزانەکانما وفات دەکات ئەو کەسەتانە کە دەستی لە هەمووان درێژترە. دوای کە پێغەمبەری خوا وفات دەکات خێزانەکانی کۆ ئەبنەوە هەمویان دەستیانە هێن ئەی پێون بزان دەستی چیان درێژە و کامیان زوو بە پێغەمبەری خوا گەنەوە. سێرەکەن دەستی سەودە لە هەمویان درێژترە. دوای بین زەینەب وفاتەکە بڵێن ئای پێغەمبەری خوا ئەطولکم یەدا ئەمە مەبەستی دایکی هەژاران بوو بەبەستی ئەم ئافرەتە بوو کە بەدەستی خۆی پاری پێیا کرد و خێری لێیا کرد بەبەستی زەینەب بوو. کەواتە با قاچمان درێژ نەبێ لە دوای مردنمان مردوو ئەگەر مرد لنگی درێژە با لە دنیاە پێش خۆمان دەستمان درێژ بێ نەک لنگمان. بەڵێ ئەفەرمێ من ئەنفق زەوجەینی فی سەبیل الله نودیە فی الجەنە یا عەبدوڵڵاه هذا خەیر. فەرمێ هەر کەسێت دوو شت لە پێناوی خوایە بەخشێ دوو ئەسب دوو سەیارە دوو قورئان دوو پارە دوو مڵک دوو ئەتە ئەو نەدڵی واڵایە بەیەکێ ڕازی نەبووە دانەیەکی تریشی خستۆتە پاڵی کە ئەچێت مەلایکەتەکان لە قیامەتە ئەیبینن ئەڵێن یا عەبدوڵڵاه هذا خەیر. ئای عەبدوڵڵاه بەڕاستی شتێکی گەورە کرد بەڕاستی کارێکی نەکردەت کرد بەڕاستی دەستێ لە ئیشێکی گەورە گیر بوو خێرێکی گەورە و پێشکەش کرد. کلمەی خێر لە قیامەتیشە هەر پێمانە فرۆشێتەوە ئەیدەنەوە بە ڕوومانە لەبەرەوە فەرمێ ئیشێکی زۆر شاکە کرد یا بەس نەبوو دانەیە نەبوو بەس نەبوو دوانێ پێکەوە کرد دوو قاتە پێکەوە پێشکەش کرد دوو شتت دوو جووت مزگەوتێکە نەکرد پێ ڕازی نەبووی بە دوو مزگەوت نەبێ یەک مەرکەزێ نەبوو دوو مەرکەز هی تۆ بوون هەر ئیشێکت کرد جووتێکی خستە پاڵ یەکتری. بەڵێ ئەمە بۆ گەورەکردن و تازیبی ئیشەکەیە. بەڵێ خۆشەویستەکانم ئەم خێرا خێرێکی گەورەیە بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ وإنما يستظل المؤمن يوم القيامة في ظل صدقته. لە ڕۆژی قیامەتە ئینسانە چێتە ژێر سێبەری چاکەکانی خۆیەوە چەند سێبەرەکەی زۆر بێ چەند فراوان بێ چەند لە ئازار و ناڕەحەتی دوورخاتەوە. ئەڵڵاه کەسێکە بینی بەقەدەر هەورێک خێر بەسەریەوە ئێتی خەڵکیە لە ژێر سێبەرەکەیە ئەحەسێتەوە ئەمە چییە ئەم سێبەرە ئەمە ئەوەیە کە پێشکەشی کردووە ئەم ماڵە قورسەیە ئەم عوملە ساعبەیە لە قیامەتە ئەم پرژینی بۆکە ئەبێ بەم چترە بەسەریەوە کە لە ناڕەحەتەکانی قیامەت ئەی پارێزەیە. بەڵێ خۆشەویستەکەم بۆیە ئەم ماڵە سپیە چۆن سپی کەنەوە و سپیتری کەنەوە بۆ ڕۆژێکی ڕەش فریای خەن چونکە لە ڕۆژی قیامەتەکە ئینسان زینەوە بێتەوە زۆر سەختە لە قەبر هاتوویتە دەرێ ئاوەڕە بۆ ساوی بە پێوە هیچ شتێک نییە فریاوکەوێ تا پرسیاری چوارشترێ لا تەزوولە قەدەمە عەبد. ئەم دوو قاچە ئاوا لە قیامەت هەوەستاوە تێ بیجۆڵێنی ها چۆن دیلێک چۆن کەسێک تەوقیف کرابێ ئاوا بۆستە پرسیاری چوارشت وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه. ئەم پارەیە چۆن پیا کرد و لە چیش ئاسەرفە کرد. هەموو پرسیارەکانی تر تاکە عن عمره وعن شبابه هەر هەمووی بەڵام پرسیاری ماڵ دوانە قاچە ناجۆڵێ هەتاوەکو سبحان الله ئەم قاچە
بیستمانە کەلەپچە لە دەسایە بۆ چونکە کەلەپچە و کرد بۆ دەسونەتە بەخشی ئەم جارە کەلەپچەکانە کرێتە قاچ و دەستیش ناجوڵێ هەتاوەکو جوابی ئەم پرسیارە نەیتەوە پارەکە چۆن پیا کرد وەرە چیشا سەرف کرد. الله جا لە هەمووی خۆشترەوەیە کە پێغەمبەری خوا فەرمێ وكل معروف صدقة وأهل المعروف في الدنيا هم أهل المعروف في الآخرة. الله چۆن لە دنیاە خەڵکڵێن ئەو فڵان کەس خێرخوازە پیاوێکی چاکە پیاوێکە دەزنانێ بەڕووی کەسەوە لە قیامەتیشا ئەهلی معروف هەر ئەهلی معروفە هەر دەستی بۆ درێژەکرێ ئەڵێن ئەوە پیاو چاکە ئەوە ئیماندارە ئەوە بەخشندەکە بوو ئەوە بوو کە خوای گەورە لە دنیاە ماڵی سپیدایە نەقلی کرد بۆ ڕۆژی ڕەش ئەمڕۆ ڕووی پێسپی بووە هەموو خەڵکی ناسێتەوە ئاوا کە سەیرێکە بڵێ وأهل المعروف في الدنيا هم أهل المعروف في الآخرة. الله ليش هاد سبحان الله ليش هاد بوستيان هي ليش هاد رقم ليش هاد VIP ليش هاد بڵێ لەدەست خۆتی مەیە ئەمە بە هەموو کەسێک ناکرێ پیاوی خۆیەوێ بەڕاستی ئەم پارەیە لە چوونە دەرەوەت لە دنیا هەتاوەکو لەنگەرەگری لە بەهەشتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الصدقة لتطفئ عن أهلها حر القبور. سبحان الله گەرمای ناو قبر لەسەر ئینسان فێن کەکاتەوە یعنی توی ئەرکۆندیشنێ بەریتە ناو قبرەکەتەوە فێنکەرەوەیە بەری پاری بۆ بنێرە پارەکە خۆی فێن کێکاتەوە. پەناگرم بەخوا چۆن بتوانین ئاوا بین چۆن بتوانین دەجورەی براکەمان بکەین بۆ پارەی کە لە بەردەستمانایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من فرج عن مسلم كربة فرج الله عنه كربة يوم القيامة. هەر کەسێک ناڕەحەتیەک لەسەر برایەکی موسڵمانی قەرزارێکی لە کۆڵکاتەوە نەخۆشیەک ناڕەحەتیەک ژنهێنانێک خوێندنێک غەرامەیەک هەر کێشەیەکی بۆ حەلکا فەرمێت خوای گەورە کێشەیەکی قیامەت پرسیارەکانی قیامەتی لەسەر سووکەکە بەڵێ ومن ستر مسلما ستره الله يوم القيامة. ئەی بە پارەکەی بتوانێ موسڵمانێ ستر کابدا بۆشێ خوای گەورە لە قیامەتا سترێکە فەزەح نەبێ چێ بۆ مارکێتێڵێەوە قەرزی فڵان کەس توخوا لەسەری بسڕنەوە پارەکەم بۆیە باسی شم مەکەن ومن يسر عن معسر يسر الله عليه في الدنيا والآخرة. هەر کەسێک لەسەر کەسێک کە تووشی ئاستەنگ و ناڕەحەتی بووە تەنگژەیەک سووکە خوای گەورە تەنگژەکانی دنیا و قیامەتی لەسەر سووکەکە. الله تخوا پارەیەک ئەم هەموو ئیشی پێ بکرێ ئەم هەموو کاری پێ بکرێ بۆ ئەم هەموو ڕۆژە ڕەشە بۆ ئەم هەموو قۆناغە ڕەشە تاریکە بۆ ئەم هەموو تونێڵە بەکار بهێندێ تخوا حەقی خۆی نییە هەر لێرە دەسی لێ بۆشێنین فرسەت بێنین نێڵین دەدەستمان چێ ئەو بەجێی نێڵین. بۆیە کە لە دنیاە دەوڵەمەنی خاوەن معروفی ناسراویت ئەبێت هەوڵ بیت لە قیامەتیشە ئەم ناوە لە دەستنەیت دەوڵەمەنی گەورە و VIP قیامەتیش بیت چکە ڕۆژێ دێ ئەمەی کە هەتا بە دوا هەناسا لە دەستە چێ و لە تۆوە نەقڵە بێ بۆ خەڵکی تر پێشەوەی نەقڵ بێ بۆ خەڵکی تر تۆ نەقڵیکە بۆ شوێنێکی تر کە بە کەڵکێ بێ ئەو شوێنی کە خۆ بۆیە چیت ئەو شوێنی کە مەرزەڵگای ئەخیرتی لێ هەوڵ بە نەقلیکە بۆ ئەوێ. دەوڵەمەندی ڕشت خاوەن ماڵ نییە بەچی ئەزانێ ئەو حەماڵ نییە ئەوەی شیکەوا پیشەی ڕشت ئەکا لە ئێمە زیاتر حەز لە چشت ئەکا بەڵام لە غاوی شەیتان کراوە بۆ نەوسی خۆیشی بەشی بڕاوە تا ئەمرێ و کفنی بەقەد ئەبڕێ لوتی لە بەردی ئەلحەد بکەوێ ئەوسا ئەزانێ بەرکێ ئەکەوێ ئەگەر بە خەوی شەو بیزانیایە
ئەم چروکیە ئەوەی لە دوایە هیچ نەبوایە خۆی تێری لێ ئەخوارد بە مێردی تازەی ژنی نەئەسپارد. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.